ئێمە هەمووتان ئاگادارن کە پێش جەژنی قوربانی پیرۆز بانگەشەیەکی زۆر کرا و لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە سۆشیال میدیا بڵاو بۆەوە کە گوایە دوای جەژنی قوربانی پیرۆز ڕاستەوخۆ موچەی ئەو 13,000 کەمەندامەی کە تانەیان دابوو لە لیژنەکان دابەش دەکرێ و ئەمە هیوایەکی خستە دڵی هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەرێمی کوردستان و ئێمەش بەش بە حاڵی خۆمان دەستخۆشیمان کرد لەو بڕیارە کە 5 مانگ چاوەڕوانیشکە 5 مانگ برسێتی 5 مانگ ئەوەی کە کەمەندامان ڕۆژانە سەردانی بانکەکان بکەن بۆ وەرگرتنی پارەکانیان. ئێمە لە دوای جەژن چاوەڕێی ئەوە بووین کە بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە و کەمەندامان بچن لە بانکەکان موچەکانیان وەرگرن. بەڵام ئەوەی کە تووشی شۆشی کردین ئەوەی کە هەرگیز چاوەڕێمان ناکرد لە دوای جەژن بە لەبری ئەوەی کە بانکەکان پڕکەن لە پارە بۆ کەمەندامان لەبری ئەوەی قەرەبووی 6 مانگەکەمان بۆ بکەنەوە لەبری ئەوەی کەمەندامان کە گیرفانیان بەتاڵە 6 مانگە پارەیان پێ نییە لیژنەیان کردووە مافی یاسایی خۆیانە بە 2 لیژنەی پزیشکیە تێپەڕیون و دوجار دەرکەوتووە کە ئەمانە کەمەندامن. بەڵام بەداخەوە بە کتابێکی فەرمی لە وەزارەتی کار دەڵێت دیسانەوە لیژنەیەکی کە پێک بهێنن لە وەزارەتی کار و وەزارەتی تەندروستی هەر 13,000 کەمەندامەکە جارێکی تر ئەم لیژنەیە بیان بینێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە نە باسی پارەی تایە نە باسی قەرەبووی تایە نە باسی ڕۆژی موچەی تایە. لە پێناوی چیدا بەڕاستی ئێمە لە کوردستان کەمەندامان کە باسی لیژنە ئەەکەین هەر لیژنەی پزیشکی بۆتە مۆتەکەیەک و چۆتە قورجی کەمەندامانەوە. لە پێناوی چی لیژنە 2 لیژنەی پزیشکی گیراوە و دوجار گومانیان هەبووە لەسەر کەیسی کۆمەڵێک کەمەندام بەتاک دکتۆر ڕێکەوت کە ئەو کاتە خۆی هەم وەزیری تەندروستی بووە و هەم وەزیری کاریش بووە بە شەخسی هاتووە سەرپەرشتی ئەو خەڵکانەی کردووە کە گومانی لێیە بووە دواتر ئۆکەی یاوە ئەمە 3 لیژنە بۆ کەمەندامان. ئێستا دیسان ئەبێ ئەم کەمەندامانە کە تا ئەم لەحزەیەش قسە لەگەڵ جەنابتان ناکەم هیچ ڕۆژێ دیاری نەکراوە بۆ پێدانی پارەکە هیچ ڕۆژێک و ناشزانین ئەم پارەیەکەی ئەدرێت و چۆن ئەدرێت قەرەبووەکەی لەگەڵە یا 1 مانگە. ئەنجا ئەبێ ئەم کەمەندامە بە گیرفانی بەتاڵ 10,000 دینار قەرز کات بێت ئەم لیژنەیە بیبینێ کە بینی ئۆکەی کرد پسوڵەیەکی موچەکەی ئەیاتێ ئەڕواتەوە ماڵەوە دیسانەوە لە چاوەڕوانی ئابێ کەی ئینشاءالله ئەگەر لیژنەی 4ەممان پێنەکەنەوە کەی ئەم 13,000 کەسە کە تەواو بوو من پێم وایە ئەمەش پرۆسەیەکە فترێکی زەمەنی زۆری ئەوێتەوە 13,000 کەمەندام دووبارە بێتەوە ئەم شوێنە و لیژنە بینێتەوە ئەو کاتە بڕیاری ئەویان بۆ دەرچێت کە موچەکەیان بۆ خەرج بکرێت. داواکاریمان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوەیە بە زووترین کات ئەم لیژنەیە ڕابگرێت. ئێمە چاوەڕوانی ئەوەین لەسەر بەڵێنەکانی خۆیان کە بووشە مناقەشەیەکی بینی وەزارەتی کار و ئەنجومەنی وەزیران ئەوتی ئێمە بڕیارەکەماناوە بۆ موچە ئەوتی ئێمە بڕیارەکەماناوە ئەم بڕیارە جێبەجێ بکەن کەی موچەی کەمەندامانە درێ پێمان بڵێن چ ڕۆژێکە واز لە لیژنە بێنن کەی موچەی کەمەندامانە درێ ئەمە یەک قەرەبووەکەی لەگەڵەیانە بە ڕاشکاوانە پێمان بڵێن کە تا ئێستا خۆشتان نازانن ئەمە دوو وەسێهەم مەسیری ئەو کەمەندامانەی کە بڕیارتانە چەند مانگێک لەمەوە پێشووتان ئەوانەی کە فەرمانبەرن ڕێژەکانیان لە هەفتا بۆ ئەەکەین بە 55 ئەو بڕیارش بخەنە بواری جێبەجێکردنەوە لە بری لیژنە ئەم 3 بڕیارە جێبەجێ بکەن ئەگەرنا بەڕاستی ئێمە هەوڵە دەین هەنەک هەر ڕێکخراوەکەی ئێمە نەک هەر من بەڵکو هەموو ئەو 27 ڕێکخراوی کە لە هەرێمی کوردستانە بچینە بەردەمی ئەنجومەنی وەزیران خێمە هەڵبدەین مان بگرین هەتاکو داواکارمان جێبەجێ بێت.